أمش زيادة لما عامل ولا الشنانات إيش مواد كيميائية بيجيني كروجن إيش هر سبب كي بلين لا إيش هو عليه لا بكاريناني هو شيء نتيجة صدق وأمانة شيء بكاريناني زور وأبريجنو أمانة شوك ويف أمريكا كسدينا سر تفاصيل يعني شوك ويف نعمنا الصدمة يعني ويفي مفاجئ وكو دينيشي مفاجئ وكو صدميشي مفاجئ لبر كتوبر ديزاين ديتيل أما عندي سنة قرأته سر خومان شخصي مصمم يعني أو يكديتيل كانك زوجة غلط لتصميمانية تصميمها هميتها بس كي تسر تفاصيلي رسم كنا كي تفاصيلي ديتيلينج بي أو تفصيلة واضح ومضبوطة نايبة أو كسيكة تنفيذية يتشختها الرسامة كيف يتشختها خوبية يعني خومان يوم مصمم براسي زوجة تفاصيل ناين ألين برو سري تفاصيلي أي سي آي كده تفاصيلي مواصفات بريطاني أو ستاندرد كوب جري داني يزور مهندس من ناقرته براسي بو يا لي نازاني احتمال ناقرته بو أو تفاصيل نابزاني هم يواليبك ربطي كولومو بيما ربطي نازم شوية أو أم تفاصيل أنا ولد كان أنا زور مهم وكو بعزيش بشانين أبين غلطي رجاني تياكي راستي ستلم فاونديشن أما هوش بالله همية يعني لدى صلاتي من إيم يعني خدها قال فاونديشن أكثر يدي بناء منويته بالذات بناء يقاد وقاد سقات من كفحص تربي وناقين أنا كفحص تربي بوكريه اعتيادية بجري أو توصية كلا تقرير تربكها دي بيدك توج بجري أو ريكومنديشن يجي فاونديشن يجي معينة بوكا توج بجري فاونديشن قد عنيد احتمالات بين سيتلمنت وأمشتانا كم بيتوا زور والله من البناء يكخاد دقات السقات لا من المواصفات ما أنا إجبارية ككس فحصي تربكي بوبكا أكثر يقول من بشو سيري بكرة جوبك يا بعد شنو يكاد تربكي زراعية كابرا هذه 50 سنتيمتر يقول لك أني أساس قيدانية يتنازل إلى جيرو وشيء يعني تربكي بالضبط شيء كاتك زاني باش صار 2 سال وخي درزيتي كتو ليرات شام نمونة كتام بشارين بس يعني كين شو نجروه مويستر ابزوربشن دي سنة أما ذلك بكارين خشتة برد شيء متو كمان دي سنة إيش هم قابلية إمصاصي آيه هم يجيني آيه آيش كهل مجد شو ما ديك هو وكم قال لي عاوسينه بس احتمال بس بزاين كتخته آي بركة عاوسين شو كزوز ظاهرة واضحة قال آي عاوشتنا زور نوع لك يعني عاوسي أو كقابلية سوالية هبه والله مولاني كاستوقعنا قبل ولا كونكريت سوالية تيا إيش الحين شيء الجمادية كآية شو سوالية كعاوسين بوي وانا وبيتزربون زر من دي سنة إنجابين سر من تحليلي كراكة كات شون كراكة بدوزينه وشون تحليلي كيلو شون ورد بين سر حل كرنا كي كراك إنفستيجيشن يا كم شد كراكة بدوزرو زانا لشوية كراكة سبب كيتشيا زانا شنو آية كراكة يعني متحركة أجولة زياكة وكمكة يكراك ودرزبو تواو أجرو كراكة شاكي قابلي أويك كديسانة ودرز بيتوا دوشونيك هي بعد ذلك قال دوزينوي كراك وفن وايع بلام ما على ذكر إنك علمه كراجي براسي بعد ذلك ديانية يعني شونك شون الله بوي بقريت زوجة برادنا على كولا سقف مش كراكش توادي أنا متقول بتشاي مشتري سيناك وأنا بوش أنا أقول لك احتمالي كراجي بعد ذلك شيء احتمال أقول مثلا تمبرتشر الشيء هو عموميات يعني لها شو نكابي راندم ليه يعني وكو باترين شيء عام ولا قريه ختيش معين ورناقري بلام أقدر زكاة إنشائي بيه وقت بلي بزاني برو لسقف أبونه من اللي نقدي لي سرو بقريه من متأكد مصينه وبيجي بنا كان من تاعي بيني تاعي دوزي توا لاني بتشاوز وزر نبيني بس زوز دزي كروا تاعي بيني وزوز طبيعي يعني لا تغريب نبي قلت يا شد درس وزر اعتيادي فهو كزانين لنيجاتيف يا لبوزيتيف لنا وراسها قدر درس بيه هو يكون كي تقدر زبا إن جاء أصلا كي تكار ونظرين الواج ديزاين كي بوكي فأقدر دبور درس بيه هو مشكلة نية يعني بوني زوجر زور بغريب يزعل كلام مدرسة يا خراب هو مدرسة خطر نية مدرس بعد الدرس يشوفوا يبينين خوي طبيعي كأبي هبي كاد درس به
فدۆزینەوەی دەرزەکان کەواتە ئەینەشت بۆی بگەڕێ لەکوێ تەوقعەکەی ئەو دەرزە ڕووبە و تەوقع چیەکەی چی نوع دەرزێکیشی ببینی. ئەمە یەکەم خەتوت. خەتۆی دوا ئەو define the causes. سببەکەی چییە؟ ئەمە زەحمەترین هینێتی چۆن لە ئیشە لە هەموو پرۆسەکەیە. دۆزینەوەی سببەکەی لە چیەوە ئەمە دروست بووە؟ لەو سببانی کە باسمان کرد 4 سببە ڕئیسیەکە یان 8 سببە فەرعێکە با بڵێ ثانیەکە کامەیانە بۆت هۆیەوەی کە ئەو درزە دروست بێت. چکاکە تۆ ڕاستەکەی سبب ڕاستەکەی نەدۆزیتەوە حەل ڕاستەکەشی بۆ نادۆزرێتەوە. تۆ لەوانەیە بە سبەبێکی غەڵەت تێبگەی بچی حەلێکی غەڵەتی بۆ دابنیت کاتێک زانەی پاش وێنێ دروست بۆتەوە ئەو درزە یا ئەو زەرەربوونەی کە دروست بووە. بەعزە جارێکی وایە تەنها لە یەک شتەوە نەهاتووە. وەگوتم درزێکە تۆ لە سەقفەکەی بینی یەسەر ڕانەکەی بڵێ من مەسەلە حەراریە تەمەدود و تەقەڵوسە من مەسەلە لەوانەیە ئەوە بێ لەوانەیە ئیشەکە لە وەختی زستان وشتووا بێ ئاوی هەڵمشی بێ لەوانەیە لە عین کاتە درزی ئینشائیش بێ کە وازەیەشی واریدە وهاکەدا ینی زۆر جار سەبەبەکانیش تێکەڵ بووە تێکەڵا بوو لەگەڵێکا وتم بزە بە سەرێشەکەی نەخۆشەکە گەڕێتەوە سەرێتە عارضی مەجموعەیشتی ترە لەوانەیە هەموو سەرێشەیە سەرەتان نییە هەموو درزی بینایەکیش سەرەتان نییە ببێتە هۆی ڕوخاندنی بیناکە یاهینی. زۆر جاریش ئەگەر معالەجەکە و بۆ سەبەبە ڕاستەکە نەبێ احتیمالی ئەو معالجەیەکەی زەرەر بە هینەکە بگەێنێ بە موشەکە بگەێنێ لەو شوێنەیە مەسەلەن حەلەکە و بۆ ئەو مۆقعە باش بێ بەڵامە بیبیشی لەگوێ دۆ لەن کاتە زەرەری هەیە بۆ جێگەیشتری یانە چاوەکو ئێمە زانی بلا خەسەکە موشەیە هەمووی ستاتیکلی دیتێرمنتە ینی هەموو ڕەبتە بەیەکەوە هەموو دەستکاری شوێنێکی بکەی وەکو چۆن جسمەکە شوێنێکی ئازاری و هەموو ئازاری لێ هەڵەسەیە ئەینەشت منشەی ئیندیتێرمنتیش غیر محدد ڕبە ڕاستەکەی تۆ دەستکاری یەک شوێنی بکە لە ستراکچارمە خوێنوتانە یەک شوێن دەستکاریش بکە تۆزە سەتڵمەنتی بەرێ یا تۆزە مومنتی کەم کە تۆ زایکە هەمووی ڕوا بۆش بۆ مێمبەرەکانی تریش مەمبەرەکانی تریش تەسیرێ بێ ئێمەش عینەشت وایە وایە زۆر بیناش بەڕاستی کوتمان ناڕوخێ چونکە تۆ عەمودێکیش لابەری لۆدی ئەو عەمودە یا بۆمەی تۆ عەمودە زۆر جار تەوزیع ئەبێتەوە بەسەر شوێنەکانی تریشە ترا ڕاوەسێ بەشەر ئیستیقرارەتی تێک نەچێ و نەکەوێت. بۆیە زۆر جاریش کە باسی کەوتنماناکە یا لەگەڵ مسلمەکانە منەڵێم بەڕاستی لە سەقف مەترسە لە جسر مەترسە ئەگەر حتا بڵێن تەسلیحەکەشێکە بێ یان لۆدەکە غەڵەت و حساب کرد بێ بەڵام ئاگاداری کۆڵۆم و فاوندیشن بە چونکە ئەو دووشتە سەرێکیەکەیە کە لۆدەکە بۆ لە سەرەوە بۆ خوارەوە ئەنێرێتە خوارەوە بۆ سەر ئەرزەکە ئەگەر ئەو دوانە غەڵەتی شتیا بێ خۆنەوە خەستە بڕوخە احتیمالی هەیە هەموو مشاکە ڕاکێشێ ستابیلیتی هەموو مشاکە بۆ تێک بات ئەوانە زۆر گرنگە. Evaluate the structure as it is. خەتۆی سێمە پاشەوەی کە زانی درزەکان چیە ینی بڵێن زەرەن بوونەکان چییە تەحلیلیشی کرد سەبەبەکەی چییە اینجا وەرە پێشە بکەیتە معالەجەیەک سەرڕامەکە با بڵێ وەڵا پینەیەکەم وای لێکەم ئەوی لێکەم وەرە تەقیمێکی موشاکە بکە تەقیمێکی موشاکە بکە بەو درزانەوە بەو زەرەرانەوە تەقیمەکە قەزەکەم چییە هەم نەزەریەن بڕۆ تەحلیلی بکەرەوە تحلیلی بکەرەوە حساباتی بۆ بکەرەوە تەسویب بکەرەوە بزانە بەو زەرەرە خۆی چۆنە خۆ ڕاوەستێ یان مەسەلەن تەخویە ئەوێت یان زۆر بە تەخویەش ئیقتصادی نابێت چونکە تۆ لەسەر زەوی ئەو سێش لەسەر زەوی ئەو تەحلیلە تازەیە کە بەو زەرەرمەندبوویە تەحلیلەکەی قەراری لەسەرەیەکی لێ بکەی ئەگەر زەرەرەکە زۆر بێ یا کولفەیەکی زۆر بێ لەوانەیە بڵێنەوە وەڵام هەر تێکی هەموو هەمووی با بڕاو هەمووی پێیانەوە ئەگەر طبیعی کەم بێ ئەو وەختە چاکێکەی خۆی مەسەلێکی ئەگەر موشەکە بڵێن بەو زەرەرەوە ئەگەر غێر ساڵح بێ ئەوە هیچ مشکلێتیان نییە ئەگەر ساڵح بێ ئەیش مشکلێتیان هەیە لە بینی هەردووشیانە مشکلەکەیە کە پێویستی بە معالەجە و احتیمالی پێویستی بە تەقیەکردنی شەبێ. جا تحلیلەکە وەکوتمان تحلیلی هەم نەزەریشی بۆ بکەرەوە و ئیعادە تەقسیمیشی بۆ بکەرەوە لە عین کاتیشە توانی فەحسیشی بکەی لۆ تێستەیە کۆڕ وەرگری ئەمانەش لەگەڵەیە ئەو تەقیمانش بکە ئینجا دو خەتۆی دو ئەو قەراری لەسەر بە چی لێ بکەی. کە قەرارەدا دو ئەو فەرزناوتی معالەجەیەکەمەوەکەی بەس ئایا لەگەڵ معالەجەکردنەکەیە پێویستە بە تەقویەشە بە قوتی بکەی بۆی کە
وەکو جاران وەزی جاران هەڵگرێتەوە تووشی ئەو زەرەرە نەبێتەوە یان بە قوتریش بێ ئەوەش لەگەڵ ئەو قرارەشی لەگەڵا بە تەوان پرۆسەیە بۆ هەموو دەرزێکی بەسیط یا بۆ هەموو حاڵەتێک بۆ نا ڕۆشە نییە بەڵام بە عامێمە باسەکەین کە احتیمال هەیە زۆر جار پێویستی بۆ پرۆسانە هەمی بێت دواوەی کە قەرارەدا بڵێن زانی و سەبەبەکەی چییە وەرە سەر appropriate treatment معالەجاتی بۆ بکە معالەجەکان چییە معالەجەکانیش ئەبێ یەکسەر مەڕۆ بۆ یەک حەل بۆ یەک معالەجە ئیش ئێمە هەمووی هەروایە بەڕاستی مەجموعەیە تۆ حلولی هەیە وڵێ بژێری وەکو لە دیزاینیشە تۆ بینایەکی هەیە توانی بە پێش 6 نوع دیزاین بکەی بۆ نمونە قاعەیە تۆ توانی بیکەی بە ترس بیکەی بە گەیبڵ بیکەی بە فرێم ئەتوانی بە بیم بیکەی ئەتوانی بە بیم و جۆیز بیکەی ئەتوانی بە سپیس فرێم بیکەی هەمووی دیزاینە بەس کامیان لە کامیان باشترە بۆ ناحیەی سێفتی مەفروضە بووی سێف بێ ناحیەی باشەکە لەوانەیە ناحیەی ئیقتصادێکی بێ یا بەکارهێنانی سەرەوەی ئایا بەکارهێنیتەوە یان نا مەسەڵەن کە تۆ بتوێ سەرش بەکاربێنەوە بیم بەکاربێنی و تەخت بەکاربێنی سەقف بۆی کە چووکە بەکارێنێ ئینێ بەڵام ئەگەر هیچ مجرد سەربان و بز بۆ بەفروبا بێ ئەتوانی وەختە ئەنواعی تریشی لەگەڵا بەکاربێنی شەی سوکتر بەکاربێنی فلێرەش عینەشێ تۆ مجموعی حلول بخەرە بەرچاوی خۆ ئەگەر حەلە بێ نەتیجەکەی چییە بێ لەسەر منشەکەش و ئیقتصادیەنیش چەندە ئیشەکەشی لەبیر نەچێ ئیشەکەشی ئایا فەنیە نەتوانین ئەو ئیشە بکرێ لا ئێمە توانە هەیە ئەو مادانەی کە ئەمانەوێ بەکاری بێنین لەو پرۆسی چاکردنەیە هەمانە یان نییە وهاکەدا ئەوان باش نییە ئەو خەرەولا ئەوان باش نییە ئەو خەرلا مجموعی حلول بۆ خۆ دامنێ دوایی دێی باشترین حەلیان ئەوەی دەڵێن بە عەقلیەتی و شارەزایی خۆت کە بە باشە زانی دەست بە خەتۆیدا ئەو تریتمنت بکە تریتمنتی چاکردنی بەڕاستی وەکو بینایەکی تازە نییە هەموو جارێک بناڵێن پینەکردن زۆر زەحمەتترە لە بینایەکی تازەکردن وەکو وا چەندە تۆ دەستکاری بینایەکەی بازەشیی لێ بڕۆخێنی بیکەی بە بینایەکی تازە عینەش وەکو پینەوە یا باوەڕێ یا بینایی تازە لەسەرگەی زۆر ناخۆشترە و لێ دەبڵێ وەڵا هەموو بیناکە تێکەم لە سفرەوە دەست پێکەمەوە ئەمیش عینەشی چکە تۆ ئۆڕەدی بینایەکی هەیە زەرمەنگ بووە لەبەرەوە ئیشەکەی زۆر ئەبێ فەنی بێ طبعا پێش هەمووش لە تۆ مەفروضە سەلامەتی ئیشەکە وەرگری سلامەتیشی وەرگری سلامەتی و کەسانێکە ئیشەکەی تیاکەن و خەڵکی وا بەکاربێنی کە خیبریان هەبێ قەدر ئیمکان لەو ئیشە فەنیە موادی باش بەکاربێنی و مستەمرە بە لەژێ ئیشراف و متابعی مهندسابێ ئەمە ئەوەی ئیشێک نییە بڵێ بەجێ بێڵی بەسەر مجرد کرێکارەکانە یا فەنیەکانە ئەگەر لە خەتۆی پێشووترە پێویستی بە تەقوێش کرد وەرە دواوەی کە چارەسەری ئەوەکەی تەقوێتەش بە زۆر جار هەردوو چارەسەرەکە کردنی معالەجەکە و تەقوێکە پرۆسەکەش دیکی بەیەکەوەیە ئۆکێ لێرە هەر ئەو شتانەیە کە باسمان کرد بەس تۆزە بڵێن بە مفەسەڵتر زیاتر شیمان کردوێتەوە لەبەرەوە زۆر لە سەری ناڕووی بەس بە سەریعی کراوزان تریتمنت یەکەم جار کەوتم ئەمزانە سەیری جۆری کراکەکە بکە ئەوە کراکە و زانی لە کوایە و سەبەبەکەشی زانی بەس کراکەکە ئەبێ بزانی چکە هەرێکە معالەجەی جیاوازە ئەکتیف کراکە تایپەکەی چیان دۆرمەن کراکە ئەکتیف کراک قزمانەوەیە مستمرێت و ئەڕوە وەکوی حرارەت نتیجەی تەمەدود و تەقەڵوس تەقەڵوس تۆ بۆ منع بڵێن تاالەمە منعی نەکەی کە تەمەد تەقەڵوس بە هەریەت و هەرە ڕوە فنابێ معالەجێکی وای بکەی فەرقی هەبێت لەگەڵ دۆرمەن کراکە درزێکی سابت درزەکەی تێبوو تەواو هەرو جارێ ڕواتەوە کە معالەجە کرد مەفروضە نێڵی ڕووباتەوە بەڵام ئەوێ طبیعی بێ حسابی ئەوەی بۆ بکەی کە قابلی ئەوە بێ ڕووباتەوە مشەکەشی زەرمەنگ نەبێت بە تەحدیدکردنی تایپەکەی اینجا ئەگەر ئەکتیف کراک بوو سەیریم دوانە بکە اینجا شێپەکەی شکڵەکەی ئەوە زانی و ئەکتیف کراک یعنی یەت و ئەڕوا ئایا یەک تاک کراکە دروست بوو ئەموو جار دروستە بێتەوە ئەکرێتەوە داخرێتەوە یان پاترن کراکە شکلیشی معەنی وەرگرت لا على تەعینی وەرگرتووە وەکوانی کە زۆر جار لە سەقف و لە ئەرزێ و ئەمانەیە بینی اینجا ئەگەر ئایزولێت کراک بوو منفەسیل و بەس تەنها یەک تا کراک بوو بەڵام هاتووە چوو دی لەو کەرەوە مقاومەی تەقوی ئەوەیانە ئەگەر نەیەوێ بەو لایە بڕۆ ئەگەر هەیە بەم لایە بڕۆ ئەگەر ئەیەوێ ئیعادەی تەسمیم منشەکە بکەرەوە ئەکسپانشن جۆین دابنێ
ايش لو معالجانش كدواي ينسر يعني ستيتشنج بي يا اكسترنال ستريسنج بي دواي دي نسري اگر اولا بي تقوينه بي واكتيفيشا باسلوبي بلانكيتين بيك بلانكيتينش دواي دي نسري بين سر اكتيف كراك امش باتر انجا او اسلوب مع باكر باتر كراك باتر كراك يعني مجموعه شيء زور بلا على تعين دي سنه ام قومي تقويم بيستيانا أو أولاد نيوز أجر أولاد بيستيبو أجر نيوز تقريبا نيوز أوفرليب كا أوفرليش دواي باسكين شونا أجر ويستي وارد نيته أم احتماله كأكتيف قراء إن عام بيو أكتيف يجبيتو تقويش بيه أو احتماله نادر الوارد فالبرو تاريخ الترشيح كراكتر جايبينه بشي أمبر كراجي ثابت كنجول يقدر رؤيا أو ناجول دي سنة عينش بزانة جنرالا عامة باتن كراكا شكلكيان منفصلة منفردة تاكا أجر هين بو دورمان بثابت بو و باتن بو نوعيش عامي أبو دي سنة ودي لسرتين كنو required and not required أجر not required إن جابيلا ما دام أما هنا باتن كراكة عامة بس أنا يقدر يزنيه خوي بلين بينا كي تشار السرقي زورة سطحي شي قورية أبي بيلوش كي تو إنجا معرضة بو ويذرين بو أو بورد بو مشتانة تيبشي أنا يعني يا نيو يعني زور بس شوي شي زور أي بركة أجرنا يعني ما ينربو بيجي لم مشتانة يكين راو تنسيل judicious neglect autogenous healing overlay كدواي دين باسيواناتي تريم دكاني أمانية أجر زور هنبو معرض بو بشيشي زور بو أو أمانة أختا أبي تختي كاملي بكي overlay إنجا دورمنت pattern type أجر مقاومي بس يسانو بالنسبة أو نيتي يا ماينر يا سفيرة أما إننا أيش احتمال شيء زور هنا تندبر درس حالة كواقعها شو كان باترن بيو ثابت بير تقوينا أو احتمال واردي ثابت تجا isolated كراك بين السلو باترن ما بس كنج isolated كراك لسانه تقوي إيه أنا لا ما نرى لا ننو ما نرى أتواني شيء لما أنا بكار بيني كامي يبتاع كراكو ثابتي شيء يا بيبوكسي يا راوتوسيل يا دراو يا أوتوجينيسيلي يا بلاكيتين إلى آخره بوسي في ركش أتواني بلاكيتين شتو زي أوفرلي وأغلب شو حجمه كثر كراشي isolated ثابت not required بهمان شيء أجر هيج exposed to water أو سانة أو بيفوكسي ستيجين أوتوهيلي وأجر ماينر هو بيفوكسي external stressing أم تريد مكان هم مدينة سري وأجر سفير يجوا وأجر سير معنا. أوكي إنجا أنواع كراكة دروسة به جامعة كده بدو حالة اللي وقت دروس كدني بناكها حالة يجيش باش تعبوني باش خوجرتنو تعبوني during construction. همي وكبين إن كان بمتسلسلية طبعا لا كتير ما نقول لك وانية اللي الرسالة إذا كان ما عندنا لا أو رسمانة لا ما نقول لك على شو جيش تلاقي تايب كراكة يعني ديسنتجريشنه سببك ومعالجة شيء تايبك كراكة أمجور كراكة ما بدو سببي الرئيسي بالنسبة أمجور بمشكلة ذلك لقالب جولاننا لو أختي تكردنا قالبك وبجوله وزور زارشتواج رويا إنجا قالب جولاننا كطبعا أوي كدر ذكر للسر ودرز به أو أي بيني أو مشكلة نية معالجة شكله بس لحالتك أجر وكوي أوام بيك لنا ودر ذكر درز به مشكلة شو كاتو نايبيني أما أبين طبعا قالب قبل الجير وجولا وزور زابراسي مجرودات أو أرزيك قالب كل سردانا ودار الركان اللي سردانا وسبورت كان قليك بركراوي وأكثرتي واشة كراو لفلك وبرزو بقليك كوباكشن كراو باكراو توي قالبي لسركي
زۆر لای خۆمان لە خانووەکانە متتەبع ئەکسە بلۆکی دانی و تۆزی تەبێ کۆمپاکشنێکی بەسیدی وەکە لەسەر بلۆکەکە دارەکە دانێ داری قاڵبەکەی ئەوە ئەگەر ئاوشت بچێ دەژێری ئەنیشێ من ڕاستی وشەیەکی ئاوام دی لە وەختی پاش 2 ڕۆژ 3 ڕۆژ بوو لەسەر کەلیفەرێکی گەورەش بوو بەهۆی ئاوانەکەەوە فعلەن ئەرزەکە زۆر تقریبا 3 متر پڕکراوە بوو ئەرزەکە نیشت بوو تقریبا دەری 15 سانتیم کەلیفەرەکە قاڵبەکە هیم بوو چ بوو لێشیان کردبووە تاوان یەکزە دیار بوو کابرەوەی زانی دوایی نیشتووە بەس کاتێ دەرکەوت احترافی کردی وڵا ژێرەوە قاڵبووینەکەی گڵەکەمان نیشتووە و قاڵبەکەمان نیشتووە وایە ئەجا بۆ معالەجەکەیە گەڕا پاشەوەی تەبیعیکە بەزیخانەیە بوو پاشەوەی کە 15 سانتیمێ نیشتووە بەسەر باش و نەشکەوتوو ئەمە لێرە ئەگەر بۆ نمونەگەر لێ ببینێ بینی تەبەن سەرەوەی نەگەتیڤیتیەکەی لێرە دروستە بێ ئەمە لەبەر چاوە هێش لە ئاسنای هێشە تۆ فنیشینگ نەکردووە ئەتوانی معالەجەی بکەی پڕی بکەیتەوە و کۆم باشی ئینی بکەیتەوە پریکۆشنەکەی ویقایەکەی کولێکی شیان ئەگەر مەجال لەبوو باسی ویقایەکەش یەکەین ویقایەکەی ئەوەیە قاڵبەکە و هین بێ قاڵبێکی بەتین بێ قاڵبێک بێ بەو شێوەیە کە لە ژێرەوە ئەمودەکانە نەنیشێ حسابی ئەوە بکەی کە باش کوترا بێت و اینجا دابنی زۆر جار بینینیشمان بەڕاستی قاڵماڵمان ئەجارە بینین ئەڕوخێ لە وەختی هینا لە وەختی تێکردنەکەیە زۆری سەبەبی لەوانێشتی ئاوان مەسەل لە ژێرەوە ئەڕواوی تر قورسە ستابیلیتی تێکرچێ و ئەڕوخێ یا بەعزار سێرەکەی دەبڵ ڤۆلیۆم شتیوایە دوو تەبەقە قاڵبیال لەسەر یەک داناوە چینێک دوای تەختی داناوە چین ڕیزێکی تریشی داناوەتەوە ئێوە گەر لە ژێرەوە مەسەلاگە بجوڵێ ئەو لۆ دەزلک لە وەختی تێکردنا ئەڕوخێنە بەڕاستی و چەند جاریش ڕێیاوە یەکی لەوانە ئەزوازم چە ساڵە لەم پێش مەدخەلەکەی مدیرەی تەربیە بوو ئەگەر لە بیرتان بێ ئەمەیان گوتمان لە ئەگەر بڵق بات قاڵبەکە لەلاوە مەسەن سێری ئاوا عەمودی بە قوتی لەگەڵا نەبێت کە بۆی کە نەیەڵێ ئەوە بێتە دەرەوە احتیمال هەیە ئاو بڵقێبات و پێشی نەزانیت نیو سانتیمێ بڵقیا بە قاڵبەکات بدرێت لەناوە کڕێکێکە بۆ دروستەکە کە ئاگاداری لێنی هەم زەعیفیشێکە هەم ئەبێتەوە ئێوەی کەیتر وردە دەلێەوە ئاو ڕاکێشێ و ئاو بمێنێتەوە کە بەستی تەقێنێ یا هیچ نەبێ هینەکە و ژەنگاریە شیشەکە و تووشی ژەنەبێ ئەو خراپتر ئەمەیان لەسەرەوە بەشی سەرەوەی مەسەر قاڵبەکە و جوڵا بێ ئەبینی درزێکی ئەلویاتیە بێ وەکوانی کەوتمانی کە لە سەرەوە زاهری لەبەر چاوتە موشیلە نییە توانی پڕی بکەیتەوە چاشی بکەی تەنانەت دەتوانین پاڵ بە قاڵبەکەشەوە بنێ مەسەرەن بێتەوە جێگەی خۆی و چار بێ تریتمنت حەلەکەی لە حاڵتاگەرانە ڕوویا و گوتمان فنیشینگەکەی تۆزە دواخە پیا بڕۆ چاوێکی کەوتەوە و توانی کۆمپاکشنیشی بۆ بکەیتەوە ئەو دەزانە پڕکەیتەوە چار بێ جۆرێکتر کراس کە کراکە ڕۆیە نتیجەی سەتڵمنتی کۆنکریت کۆنکریتەکە تەمەنێشە فرێشە تەڕە پلاستیکە زۆر جار پێڵێن گرین کۆنکریت یعنی سەوزە هێشتا ڕق نەبووە کۆنکریتیش وەکو مادەیەکی تر بەو تەڕیە وردە وردە بلیدینگەکە و ئاوەکەیەتە سەرەوە بەجارە حتا وردە لەمەکەیشی لەگەڵ هاتە سەرەوە هینەکان ئەنیشێت کۆنکریتەکان چاوەکەی ئەنیشێت کە قورستر لە هەمویان زیاتر وردە وردە ئەسنای تاکو بلەخەز لە مات فاوندیشنا بلەخەز بۆ شوێنانەیە کە قوڵە سەقفێکی 15 سانتیمێ ئەو لەحەزە ناکەی نادرێن بەڵام لە جیسریشە احتیمالێ لە جیسری قوڵە کۆنکریتەکە ئەنیشێت کۆنکریتە نیشێشی ئاوە بەجێڕێ ئاوە لەژێر ئەمە لە ژێرەوە لە ژێر ئەو شیشەکە ئەمە ژێروی نیشتووە ئەوە شیشەکە نایە سەروی بنیشێ ئاوە بەتەک لەژێر چی لەژێر کۆنکریتەکە لەژێر ڕستەکەیان بەجێڕێ جا مشکلەکەی ئەوە درزیشی لەسەرەوە نییە نایبینی بزانی تاوە کۆمپاکشنی تاوە کردو باش پڕ بۆ تەوە کاتێک زانی ژێریەوە بێ تاوە